تا دێت مەترسیەکان زیاتر دەبن بۆ سار کەرتی کوشتتوکاڵی لە عێراقدا. پێچەوانەی ئەو بودجە زەبەلاحەیە کە بۆی تەرخان کراوە. ساڵانە لە عێراقدا زیاتر لە 100,000 دۆنم زەوی جوتیاران لە ناو دەچێت بەهۆی نەبوونی پرۆژەی ئاودێری و پاڵپشتی جوتیاران. کۆی زەوی داچێنراو لە عێراقدا زیاترە لە 40 ملیۆن دۆنم کە ئەمەش ڕووبەرێکی یەکجار فراوانە. لە عێراقدا دەتوانێت چەندین بەرهەمی کشتتوکاڵی بەرهەم بهێنرێت و خواست و پێداویستی ناوخۆ پڕ بکاتەوە. بودجەی تەرخانکراو بۆ وەزارەتی کشتتوکاڵ لە عێراقدا زیاترە لە 4 تریلیۆن دینار کە ئەمەش بودجەیەکی یەکجار زۆرە، بەڵام تا ئێستا نەتوانراوە وەکو پێویست خزمەت بەو کەرتا بکرێت. لە کاتێکدا عێراق ئامادەیە ساڵانە دەیان ملیۆن دۆلار بباتە دەرەوە بۆ کڕینی بەرهەمە کشتتوکاڵەکان لە وڵاتانی دراوسێ، بەڵام ئامادە نییە بەشێک لە بەرهەمە کشتتوکاڵەکان لە هەرێمی کوردستان بکرێتەوە یاخود ئاسانکاری بۆ بکرێت. لە کاتێکدا لە هەرێمی کوردستاندا چەندین بەرهەمی ناوخۆیی هەیە کە دەتوانرێت هەناردەی پارێزگاکانی عێراق بکرێت، بەڵام بە بیانووی جیاجیا ئاستانگ بۆ بەرهەمی جوتیاران دروست دەکرێت. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. عێراق وڵاتێکی کشتتوکاڵیە، هەرچەندە بەشێکی بەرچاو لە زەوێ کشتتوکاڵەکانی لەژێر ئاودێریدان، بەڵام بەشێکی زۆری لە ناوچەکانی دیکەشی پشت بە ئاوی باران دەبەستن بۆ بەرهەمێنانی بەرهەمە کشتتوکاڵەکان. ئێستا کۆی پارچە زەویەکان بە ڕێژەی 127 ڕووبەری وڵاتەکە پێک دێنن بۆ کشتتوکاڵکردن. باقی ئەو زەویانە بوونەتە بیابان چونکە کەمی ڕێژەی بارانبارین لەو ناوچانەدا و نەبوونی گرنگیەکی ئەوتۆ لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە. هەر بۆیە ساڵانێکی زۆرە وەزارەتی کشتتوکاڵ گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکان نادا. ئەمە قسەی هاوڵاتیانی ناو شاری بەغدایە. بالنسبة للأمطار اللي تصير خاصة في هذا الموسم هي جيدة. بەڕای من ئەمساڵ بارانێکی باش باریوە و کاریگەریەکی باشی دەبێت لەسەر باشترکردنی کشتتوکاڵ، بەڵام پێویستە گرنگی بە کۆکردنەوە ئەمبارکردنی ئاو بدرێت چونکە ئاوی ڕووبارەکان بەو ڕێژەیە زیادی نەکردووە. دوو کاری گرنگ هەیە پێویستە بیکەین. یەکەم هاوڵاتیان دەست بە ئاوەوە بگرن و بە فیڕۆی نەدەن. دووەم حکوومەت پێویستە پلانی بۆ گلدانەوەی ئاو هەبێت. هەروەها پێویستە گرنگی بە شێوازی ئاودانی کشتتوکاڵی بدرێت چونکە چیتر شێوازی ئاودانی کۆن دەست نادات و پێویستە شێوازە نوێیەکان بەکاربهێنین. ئێمە پێویستە بە ئاگاییەوە ئاو بەکاربێنین چونکە ئاو ژیانە، پێویستە ڕێزی لێ بگیرێت. دەتوانرێت سوود لە تاقیکردنەوەکانی وڵاتانی پێشکەوتوو ببینین و دەریاچە و پۆن دروست بکەین تا لە کاتی بێ ئاوی وشکە ساڵیدا بەکاربهێنرێنەوە. پێویستمان بە هەنگاوی جددیە، دەبێت هەست بە بەرپرسیارەتی بکرێت لەلایەن هاوڵاتیان و حکوومەتەوە. أن تبرز هاي الفعاليات حقيقية بداخل المسألة الرأي. مثل ما تلاحظون حاليا انه نهر دجلة نحو الأسوأ، نسبة المياه يوم بعد يوم جاي تنخفض. وەک دەبینین ساڵ دوای ساڵ ئاستی ئاوی ڕووباری دیجلە لە کەمبووندایە. ئەگەر بەم شێوەیەش بەردەوام بێت دڵنیام ئەمساڵ ئاوی ناوچەکانی خواروی عێراق کەم دەکات. هیوادارم حکوومەتی عێراقی سوود لە ئاوی دیجلە وەربگرێت چونکە ئەگەر لە هەر وڵاتێکی دیکە بووایە ئێستا بە جۆرەها شێواز سوودیان لێبینی بوو. ئەگەر بەنداوی لەسەر دروست بکرابایە ئەوە سوودی لێدەبینرا بۆ کشتتوکاڵ. عێراق زەوی کشتتوکاڵی زۆرە، بەڵام پێویستی بە ئاوە بۆ ئاودان. هەروەها پێویستە حکوومەت گرنگی زیاتر بە بەرهەمی ناوخۆیی بدات و هەوڵی ئەوە بدات لە بازاڕی ناوخۆ و دەرەچی سوودی لێ ببینێت تاوەکو جوتیارانیش بەردەوام بن لە کارەکانیان و بەرهەمەکانی خۆمان بە فیڕۆ نەچێت بەهۆی هێنانی بەرهەمی دەرەچیەوە. عندها أراضي زراعية بس يحتاج إلى ماء. پلانەکانی وەزارەتی کشتتوکاڵی عێراق بۆ ساڵی 2023 2,700,000 دۆنم زەوی بەدانەوێڵە، 400,000 دۆنم بۆ برنج، 600,000 دۆنم بۆ گەنمەشامی، 150,000 دۆنم بۆ دانەوێڵەکانی دیکە. بودجەی گشتی وەزارەتی کشتتوکاڵ ساڵانە 4 تریلیۆن دینارە.
کۆی ڕووبەر کە بۆ بەرهەمی کوشتتوکاڵی بەکار هاتووە لە عێراقدا نزیکەی 8 ملیۆن هێکتارە کە نزیکەی 167 ڕووبەری کوشتتوکاڵەکانە، بەڵام بەهۆی سنووردارکردن و وشکە ساڵی و کەم ئاوی ئاودێری لە هاویندا زەوی بێزەوی دۆخی ناسەقامگیری سیازی مەزندە دەکرێت کە تێگرای ڕووبەری بەرهەمێنان لە ساڵێکدا لە نێوان 3 بۆ 4 ملیۆن هێکتاردایە، ئەوەی دەبینرێت تایبەت بە بەرهەمی ناوخۆ لە علوەکانی پارێزگەکانی عێراق چەند بەرهەمێکی کەمە و جوتیاران باز لەوە دەکەن کە پاڵپشتی ناکرێن لەلایەن وەزارەتی کوشتتوکاڵەوە. ئێستا تۆ وەکو فرۆشیارێک لەم علوەیە پێم بڵێ چەند بەرهەمی ناوخۆیی هەیە لە علوەکەیە؟ عندنا هواي زرع محلي جۆرەها بەرهەممان هەیە بۆ نمونە پیازی عێراقی و پیازی هاوردەمان هەیە، تەماتە عێراقی و تەماتی هاوردە، بیبەر، میوە، خيار عراقي، بصل عراقي. ئێستا ئەگەر تۆ پێم بڵێ لەم علوەیە لە بەغدا چەند بەرهەمی ناوخۆیتان هەیە؟ ئایا هەمووی بەرهەمی ناوخۆییە یا لە دەریشەوە بەرهەمەکان هاورداکەن؟ عندنا زرع محلي وعندنا مستورد، عندنا من كل الانواع. هەرچیەک دەڵێ هی ناوخۆ و دەرەکیمان هەیە، چونکە بەرهەمی ناوخۆیی خواستی هاوڵاتیان پڕ ناکاتەوە. ئەمەش بەهۆی ئەوەیە کە حکوومەت پشتگیری کەرتی کوشتتوکاڵ ناکات و یارمەتی جوتیاران نادات، تەنانەت پێینی کیمیاییمان بەسەردا دابش ناکات. لە ئێستادا ئاستی ئاوی ڕووبارەکان هێندە کەم بووتەوە، تەنانەت بەشی خواردنەوەی باڵندەکانیش ناکات. هۆکارە سەرەکیەکەش نەبوونی پلانە لەلایەن حکوومەتی عێراقی و وەزارەتی کوشتتوکاڵی عێراقیەوە. بسبب من؟ بسبب الحكومة العراقية وبسبب وزارة الزراعة. ئێوە هەستەکان ساڵ بە ساڵ بەرهەمی ناوخۆی بەرهەمی محلي کەمە بێتەوە لە عێراقا؟ أكيد سنة ورا سنة قاعد يصير عندنا المنتج الزراعي أسوأ. ئەوەی ڕوودەدات بە فیڕۆدانی سامانی کوشتتوکاڵی وڵاتەکەیە بەهۆی هاوردەکردنی بەرهەمە کوشتتوکاڵیەکانەوە، ئەمەش کاریگەری ڕاستەخۆی لەسەر ئابووری وڵات هەیە، چونکە پارەی وڵاتەکە دەباتە دەرەوە. احنا صرنا أشبه العراق صار أشبه بفلاح عنده قاع عايف قاعه وقاعد يشتري من السوق. ئەگەر وا بڕوە بەرهەمی هاوردا کۆنتترۆلی بازارەکانەکە، ینی هەموو بازارەکان هەموو علوەکان دەبێتە بەرهەمی دەرەوە. سنة ورا سنة الفلاح مالتنا قام يروح من الأرياف يجي للمدينة. ساڵ لە دوای ساڵ جوتیارەکانمان وا دێنە ناو شار و گوندەکان جێدەهێڵن. لە بری جوتیار دەبنە شوفێر و زەویە کوشتتوکاڵیەکان دەکرێنە بینە. وا بڕوات زەوی نامێنێت کوشتتوکاڵی تیا بکرێت و جوتیاریش نامێنێت. ما عندنا أراضي زراعية بعد بالعراق. لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستان لە چەند بەرهەمێکی کوشتتوکاڵی هەن کە زیاد لە خواستی ناوخۆی و دەتوانرێت هەناردەی پارێزگاکانی عێراق بکرێت، بەڵام ڕێگری و ئاستەنگی زۆر بۆ بەرهەمەکانی هەرێمی کوردستان دروست دەکرێت لە پارێزگاکانی عێراق. سەرەڕای هەموو ئەمانەش وا لە بازرگانەکانی عێراق تێگەێنراوە کە هەرێمی کوردستان بەرهەمی کوشتتوکاڵی کەمە، بۆیە ئەوان لە دەرەوەی عێراق ئەو بەرهەمانە هاوردە دەکەن. ئەگەر تەماشا بکەین ساڵ بە ساڵ دۆخی بەرهەمی ناوخۆیی لە عێراقدا بەرەو خراببوونە ڕوە. ئەگەرمان بینە ساڵانی ڕابردوو عێراقم هەموو بەرهەمە ناوخۆیی هەبوو کەچی ئێستا بینین لەبەر بەرهەمی تورکی، ئێرانی، تەنانەت وڵاتانی ئەوروپیش نابێت. ئەمە هۆکارە ڕئیسەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە تۆ؟ والله شو سبب يرجع الأول والأخير للدعم الحكومي. پێویستە پشتگیری جوتیار بکرێت لەلایەن حکوومەتەوە، پێویستە پەینی کیمیاوی و ئاویان بۆ دابین بکرێت، پێویستە بەرهەمی وڵاتانی دەرەوە نەهێنرێتە ناوخۆ. ئەوە تا پرتەقاڵی ئێرانی دەهێنرێت، لە کاتێکدا پرتەقاڵی دیالە جوانترین پرتەقاڵە. ئاسانکاریەکی زۆر دەکرێت بۆ بەرهەمە ئێرانیەکان، بەڵام لە هەمان کاتدا پێویستە حکوومەت یارمەتی جوتیار بدات تا بەرهەمی زیاتر بێت، چونکە لە ئێستادا بەرهەمی ناوخۆ ناتوانێت لە 100% خواستی ناوخۆ پڕ بکاتەوە. ئێمە ئێستا وەرزی هاوینە شووتیمان هەیە، کاڵکمان هەیە، تەماتەمان هەیە، هەزاران ینی خانی پلاستیکی هەن کە بەرهەمی خەیاریان هەیە کە دەتوانن خواستی بەشێکی زۆر لە پارێزگاکانی عێراق وەربگرنەوە. ئێوە بۆ ئەم پەیوەندیە باشەتان دروست نەکردووە لەگەڵ هەرێمی کوردستانە؟ والله شوف ما أعتقد يعني كردستان واحد تقدر تغطي. لە ئێستادا بە شێوەیەکی زۆر کەم بەرهەمی کوشتتوکاڵیمان لە ناوچە کوردەکانەوە پێدەگات. بە بڕوای من بەرهەمی کوشتتوکاڵی هەرێمی کوردستان ناتوانێت خواستی ناوخۆی هەموو عێراق پڕ بکاتەوە. ئێمە پێویستمان بە هاوردە دەبێت، بەڵام دەبێت حکوومەت هاوکاری جوتیاران بکات تا لەم کێشەیە ڕزگارمان بێت. أنت تعتمد على المحلي لازم تدعم المحلي حتى توقف المستورد.
لە دەیەکانی ڕابردوو عێراق یەکێک بوو لە وڵاتانەی کە چەندین بەرهەمی کوشتتوکاڵی هەناردە دەکرد. بەڵام ئێستا عێراق بووەتە باشترین بازار بۆ ساختکردنەوەی بەرهەمی هاوردا بە تایبەتی بەرهەمی سەوزە و میوە. ئەگەرچی ساڵانە بودجەیەکی یەکجار زۆر بۆ کەرتی کوشتتوکاڵی تەرخان کراوە، بەڵام وەکو سێکتەرەکانی تریش لە سێکتەری کوشتتوکاڵیدا گەندەڵێکی گەورە دەکرێت. ئێرە گەورەترین ئەلوەی بەرهەمی سەوزە و میوەیە لە بەغدای پایتەختی عێراق، بەڵام بەرهەمە خۆماڵەکان یەکجار کەمن و خزمەت گوزاریەکەشی یەکجار کەمە. بۆیە جوتیاران داوا دەکەن هاوکاری و پاڵپشتی زیاتر بکرێن لەلایەن وەزارەتی کوشتتوکاڵی عێراقەوە. دوای ساڵانێک لە شەڕ و نائارامی کۆمەڵایەتی عێراق ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدا دەبێتەوە. خراپی ئەدای کەرتی کوشتتوکاڵی و نەبوونی دیدگای دامەزراندن دەبێتە هۆی کۆچکردن بۆ ناوچە شاریەکان. ئەمەش فشار لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان دروست دەکات و هەژاری شارەکان زیاد دەکات. زیانەکانی ئاو لە پلانەکانی ئاودێریدا لە سەرانسەری عێراق زۆرە. بەگشتی ئاو لە ڕێگای سیستەمی دابشکنی زۆر خراپ دەگوازرێتەوە بۆ کێڵگەکانی جوتیاران کە لە کەناڵی زەوی و کانی و دروست کراون کە بەهۆی دزەکردن و ڕژان یان دزەکردن تووشی لە دەستدانی ئاوی بەرچاو دەبن. هەر بۆیە لە وەزارەتی کوشتتوکاڵی عێراق دەمەوێت وەڵامی هەموو ئەم پرسانام دەست بکەوێت. ئوستاز سەرەتا سوپاس بۆم دەرفەتە. دەمەوێت لەگەڵ بەڕێستانە دەست پێ بکەم. دۆخی کەرتی کوشتتوکاڵی بەرهەمە کوشتتوکاڵیەکان لە عێراقا چۆنە؟ ئایا بەرهەم زیادی کردووە، کەمی کردووە، وەزعەکە چۆن ئێستا؟ يعني تعرف المنتجات المحلية المنتجة وەک دەزانن بەرهەمی کوشتتوکاڵی لە هەموو ناوچەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە لە یەک دەچن لە ڕووی کاتی بەرهەمهێنان و کوالەتیەوە. لە ڕووی هاوردەکردنەوە بەڕاستی کێشە هەیە لە هەندێک لە سنوورەکان و بۆ مەرزەکان. بە شێوەیەکی قاچا خواردەمەنی و سەوزە و میوە هاوردە دەکرێت. ئەمەش وای کردووە کە نەتوانرێت نرخی بازار یەک بخرێت. ئەگەر پرسیارێ لە جوتیارێ بکەی، ئەگەر پرسیارێ لە هاوڵاتیە بکەی، هەر کێشەیەکی کوشتتوکاڵی هەبێت دەڵێ وەزارەتی کوشتتوکاڵی عێراقی بەرپرسە لەم بابەتە. وشکە ساڵی لە عێراقدا ڕووی داوە، ئاوەکانیان لێ گرتوینەتەوە کەمی ئاویە، بەشێک لە پارچە زەویەکان ماوەستاون. چارەسەر و حلول لە لای وەزارەتی کوشتتوکاڵی عێراقی ئێوە چی ئەکەن بۆ ئەم دۆخە؟ يعني حتى نعرف أن وزارة الزراعة بموجب التعديل خۆت دەزانیت لە پێشتریش ئەو کێشەیە هەبوو و ناکۆکیەکان لەسەر ئاو بەردەوام بووە. لە ئێستادا هەوڵ دەدرێت لەگەڵ وڵاتانی دراوسێ ڕێککەوتن ئەنجام بدەین. دەبێت ئەوە بزانین کە وەزارەتی کوشتتوکاڵ بووەتە وەزارەتێکی ڕێنمایی و ئاڕاستەکردن. لەگەڵ ئەوەشدا لەم حکومەتەدا گۆڕانکاری کراوە. بۆ نمونە پێشتر تەنها 5 کیلۆ پەین دەدرایە جوتیار بۆ هەردوو نمێک زەوی لە یۆریا و داب، بەڵام ئەم ساڵ پەینی داب کرایە 30 کیلۆ و 40 کیلۆ لە پەینی یۆریا زیادی کردووە. بودجەی تەرخانکراو بۆ وەزارەتی کوشتتوکاڵ 4 تریلیۆن دینارە. هەوڵ دەدەین بەو بودجەیە کارەکانمان جێبەجێ بکەین و یارمەتی جوتیارانمان بدەین بەبێ هیچ جیاوازیەک. التي تقدم مجانا هذا كله تقوم به الوزارة استشعارا منها لدورها في دعم الفلاح وفي دعم المزارع العراقي. بابەتێکی تر هەیە سەبارەت بە بەرهەمی گەرمی جوتیارانە لە هەرێمی کوردستان و دواتریش ئەمە داواکاریی سەرەکی جوتیارانی هەرێمی کوردستانە چۆن جوتیاران لە پارێزگاکانی عێراق لە بەغدا لە بەسڕا لە نەجەف مستەفید دەبن لە قەرزی بانقی لەلایەن وەزارەتی کوشتتوکاڵیەوە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان سودمەند نابن لەم خەرزانە. يعني فيما يتعلق بالقروض هنالك قرار سەبارەت بە پێدانی قەرز بەڵێ وا بڕیارە قەرز بدرێت بە جوتیاران بۆ کڕینی ئامێری ئاوڕشتن. بڕیارەکە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە واژۆ کراوە و ڕەزامەندی لەسەر درراوە بە مەبەستی پشتگیریکردنی جوتیاران. ئەمەش یارمەتیدەر دەبێت بۆ ئاوەدانکردنەوە بە شێوازێکی نوێ و بە فڕۆنەدانی ئاو. هەر بۆیە وەزارەتی کوشتتوکاڵ بڕیاری داوە بە هیچ زۆرێک هاوکاری هیچ جوتیارێک ناکات کە ئامێری ئاوڕشتن بەکار نهێنێت. اینجا دەتوانێت سودمەند بێت لە بەخشینی مێروکوژ و پەین و بابەتەکانی دیکەش کە وەزارەت پێیان دەبەخشێت. تەنانەت ئامێرەکان بە قیستی 5 ساڵ دەدرێتەوە بەبێ هیچ خستنە سەرک. تەنانەت باجی گومرگی لەسەر هێنانی ئەم ئامێرانە لادراوە تا نرخەکانیان داببەزێت یاخود کەم بێتەوە. لكن التوصيات أو التعليمات لم تصدر لحد اللحظة، لكن القرار موجود. کەرتی کوشتتوکاڵی لە عێراق
ژمارەی جوتیاران 5 ملیۆن جوتیار، 40 ملیۆن دۆنم ڕوبەری زەوی کشتتوکاڵی، 18 ملیۆن دۆنم کشتتوکاڵی لەسەر دەکرێت. ساڵانە لە عێراقدا 100,000 دۆنم لە ناو دەچێت. ساڵانە لە عێراق بە بڕی 2 ملیار دۆلار بەرهەمی کشتتوکاڵی هاوردە دەکرێت. بژێوی ژیان لەسەر بنەمای کشتتوکاڵی و ڕوبەڕووی سنووردارکردنی تون دەبێتەوە لە پارێزگاکانی عێراق، چونکە ئەمە بۆتە جێگای پرسیار لەلایەن شارەزایانی ئابووری کە کەرتی کشتتوکاڵ تا دێت لە پاشەکشەدایە. بۆیە هەمووان لەسەر ئەوە کۆکن کە عێراق کێشەی بەڕێوەبردنی سێکتەرەکانی هەیە، هەر ئەمەش بۆتە مەترسی بۆ سەرجام سێکتەرەکان و بەتایبەتیش کەرتی کشتتوکاڵی. وەکو کەسێکی شارەزا ئەگەر ئەم پرسیارت لێ بکەم، لە عێراق بودجێکی زۆر بۆ کەرتی کشتتوکاڵی تەرخان کراوە. ئایا بەڕای ئێوە ئەمە ئیدارەدانێکی باشی هەبووە بۆی کەرتی کشتتوکاڵی لە عێراقدا پێشکەوێت؟ من وجهة نظري القطاع الزراعي هو لا يتوقف يعني بەڕای من کێشەی کەرتی کشتتوکاڵ بە پارە چارەسەر نابێت، چونکە گرنگترین کێشە بەڕێوەبردنی کەرتی کشتتوکاڵی گشتیە. بەکارهێنانی شێوازی ئاودان و کشتتوکاڵکردنی نوێ زۆر پێویستە. جوتیاری ئێمە تا ئێستا لەسەر شێوازی سۆمەری و بابلیەکان کار دەکات. ئەگەر تەماشا بکەین ساڵانە لە عێراقدا زیاتر لە 100,000 دۆنم زەوی جوتیاران لە ناو دەچێت، یعنی کشتتوکاڵ و زراعەتی لەسەر ناکەن. ئایا ئەمە مەترسی نییە بۆ سەر کەرتی کشتتوکاڵی لە عێراقدا؟ مع شديد الأسف توجه الحكومة ئاراستەکردنی جوتیاران لەلایەن حکوومەتەوە بە وەرگرتنی کاری حکومی زیانێکی زۆری گەیاندە کەرتی کشتتوکاڵ، تەنانەت ژمارەی جوتیارانی زۆر کەم کردەوە. لە کاتێکدا دەکرا زۆرترین هەلی کار لە ڕێگەی کەرتی کشتتوکاڵەوە بۆ گەنجان دابین بکرێت ببێتە سەرچاوی داهات بۆیان. لە ساڵانی ڕابردووە عێراق یەکێک بوو لە وڵاتانەی کە بەرهەمی کشتتوکاڵی هەناردا کرد، بەڵام ئێستا بۆتە هاوردەکارێکی زۆر باش. چۆن وا بکرێ ڕێگری بکەین لە چوونە دەرەوەی پارەی قورس، یعنی وەبەرهێنانی کشتتوکاڵی بکرێت لە عێراقدا؟ يعني مع شديد الأسف غياب التخطيط زۆر بەداخەوە پلاندانانمان باش نییە، بەڵام بانکی ناوەندی عێراق هەنگاوێکی گرنگینە بە پێدانی قەرز بە جوتیاران تاوەکو بیدەنە ئامێری کشتتوکاڵی نوێ. ئەمە لەلایەک. لەلایەکی دیکەشەوە وەزارەتی بازرگانی دەستی کرد بە پلانی سەبەتەی خۆراک بە بەرهەمی ناوخۆ، داواکاری گرنگجی بەم پرۆژەیە بدرێ و لەسەری سوور بن. بەڕای من کەمی هۆکاری کەمبوونی بەربوومی کشتتوکاڵی لە عێراق کەمی ئاو نییە، چونکە هێشتا نەگەیشتونێتە ئەو ڕادەیەی کەماوی. بەرهەمە کشتتوکاڵیەکانی عێراق: خورما، کونجی، گەنمەشامی، زەیتون، پرتەقاڵ، خۆخ. ساڵانە عێراق بە بڕی 500 ملیۆن دۆلار بەرهەمی کشتتوکاڵی هەناردەی دەرەوە دەکات. کەرتی کشتتوکاڵی سەدا یەکی سەرچاوەی داهات پێک دێنێ لە عێراقدا.